کەچی بۆ سەفاوار ئەگات لە خۆت بێ ها دڵم بەرە بە دیاری یادگاری لات بێ دڵی دڵداران پیرۆز ئامانەتت بێ دڵی دڵداران پیرۆز ئامانەتت بێ هەی دەڕۆی بۆ سەفاوار کەنجێت هەیەوە لە ماڵی دڵەوان دەگیرسێیەوە دڵ بێ قەرارە چاوەڕێ بگاڕێیەوە میوان بم لە لیمۆی کاڵە شاد بم پێیەوە میوان بم لە لیمۆی کاڵە شاد بم پێیەوە هەی دەڕۆی بۆ سەفاوار کای سەفەر دەکای خۆشەویستەکەوام لە بیرم نەکای لە نێو ئەو دڵە ناسکای خۆزیەکەم چۆڵ نەکای بەهارە ژینم ئەممان پاییزی نەکای بەهارە ژینم ئەممان پاییزی نەکای هەی دەڕۆی بۆ سەفاوار دەکەم چاوەڕێت پێم دەدەنیشەوەم لە شوێن و لە ڕێت ڕوحم پەپوولە هەزار جار لە دەورین گەڕێت وەختە لە سویانت دەمرم هەناسەم دەدڕێت 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 وەختە لە سویانت دەمرم هەناسەم دەدڕێت